لە ئێستادا کە دۆخی دارایی حکوومەت هێرەمی کوردستان بەرەو باشبوون چووەوە موچەوە خۆی لێ هاتۆتەوە و دۆخی دارایی جێگیرە چەندین جار قوتابیان لە ڕێگەی ناڕازایەتیەوە داوایان کردو دەرماڵی قوتابیان بگەڕێتەوە و ئێمەش لە پەرلەمان بەڕاستی چەندین جار یاداشمان پێشکەش کردووە بۆ ئەوەی کە کار لەسەر گەڕانەوەی دەرماڵی قوتابیان بکرێ و وەزیرانی پەیوەندیدار بێنە پەرلەمانی کوردستان هەم وەزیری دارایی کە مختصە بە گەڕانەوەی ئەو هاوکارە داراییە بۆ قوتابیان و وەزیری خوێندنی باڵاش بۆی کە بزانین وەزارەتی خوێندنی باڵا چیان کردووە بۆ گەڕانەوەی دەرماڵی قوتابیان. دارام دەرماڵەیە ڕێژەکەی هێندە زۆر نییە کە ئەرکێکی قورس بخاتە سەر لایەن دارایی حکوومەت هێرەمی کوردستان و پێمان وایە ئەمە هاوکاریەکە باری سەرشانی ئەو قوتابیانە سوکەکە کە لە دووری خانەوادەکانی خۆیانن ئەخوێنن و ئەمێنەوە لە قسم داخلی بەشە ناوخۆیەکان و ئەرچی خوێندنیان لە سەرشانە خۆ ناکرێ قوتابی بیر لە کاری ڕۆژانەی دوای دەوام بکاتەوە. بۆیە ئێمە بەڕاستی زۆر ئاگاداری ناڕەحەتی بار و زروفی دارایی و ژیان سەختی قوتابیانین و ئاگامان لێ بەشێکی زۆری قوتابیان بەڕاستی ئەم ساڵ نەیانتوانیوە بخوێنن بۆهۆی بێبژێویانەوە کە نەیانتوانیوە پارەی ئەو بەشە پاراڵێڵە بدەن کە ناویان لە بەشە زانکۆی هاتۆتەوە یاخۆت نەیانتوانیوە بچنە ئەو شارەی تر کە لێ بمێننەوە و خانەوادەکانیان مەسرەفیان بکەن. ئێمە بەڕاستی داوامان کردووە بە یاداشت کە دانیشتێکی تایبەت ساز بکرێ بۆ جێڕانەوەی ئەم دەرماڵەیە و وەکو فراکسیۆنی کۆمەڵیش لە ساڵی پاریش ئێمە دیسان یاداشتێکی ترمان پێشکەش کرد بۆ گەڕانەوەی ئەم دەرماڵەیە